ئەمە دیمەنی مەشق و ڕاهێنانەکانی یاریزانانی تیپی فۆستاڵی کچان یانەی شەهیدانی قەزای شارەزورە. بەهۆی نەبوونی یاریگا و بودجەوە ناچارن لەسەر شەقامەکان مەشقەکانیان ئەنجام بدەن. ماوەی 3 ساڵ زیاترە ئەم تیپە دامەزراوە وەک یانە پلەیەکەکان لە چەندین پاڵەوانێتی سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری بەشداری کردووە. پلی فوتساڵ یانەکانی کوردستان دەست پێیەکە ئێمە حالیان لە فترەی ئەعدادین بەڵام زۆر بەداخەوە لەبەر نەبوونی یاریگا لەبەر نەبوونی هیچ شوێنێک ئەو تا ئەبین لەسەر شەقام تەمرین و ڕاهێنانەکانمانەکەین چونکە ناکرێت بەبێ ڕاهێنان بۆسین لەگەڵەوەشە ئەمەش وەزی ئێمە ئەبینی کە لە شارەزورە تاکە نادیەکە یەکە بەشی کشانی هەبێ ئەویش یانی وەرچی شەهیدانە کە لەسەر شەقام تەمرین ئەەکەن و هیچ شوێنێکمانیە بە مەشق و ڕاهێنانەکان. بڕیارە لە ڕۆژی 21 ئەم مانگە پاڵەوانێتی تیپی پلەیەکەکانی کچان بۆ یاری فوستاڵ بۆ هەشت یانەی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و دەوروبەری بکرێتەوە. چەند ڕۆژێکە تیپی یاریزانانی فوستاڵی کچانی یانی شەهیدان بۆ مەبەستە مەشقەکانیان چڕ کردوێتەوە. ڕۆژانە سەرۆکی نادەکە بۆ یاریەک ینی 1 ساعت بە 20,000 ئێمەش توانای ئەو توانایەمان نییە کە بتوانین هەموو بۆ هەر یاریەک 20,000 بین بەم ساحەیە و کۆزان ئەم قەیرانی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە هەموو نادەکان مەعاشیان و موچەکانیان بڕاوە ئێمە ژێکی لەو نادیانەی کە بۆ 2 ساڵ 3 ساڵەچێکە تا ئێستا موچەمان وەرنەگرتووە. تیپی شەهیدانی قەزای شارەزور هەرچەندە ماوەی 3 ساڵە دامەزراوە بەڵام هێشتا نەبوونەتە خاوەنی یاریگایەکی سربەخۆی خۆیان. ئەمە ژوای کردووە یاریزانەکان ڕۆژانە لەسەر شەقامەکان مەشق و ڕاهێنانەکانیان ئەنجام بدەن. عومەر فەتاح، NRT قەزای شارەزور.